بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وەفدێکی یاوپەیمانی شیعەکان سەردانی هەولێر دەکات وا بڕیارە دوای جەژنی قوربان وەفدێکی یاوپەیمانی شیعەکان سەردانی هەولێر بکات و لەگەڵ ئەنجومەنی باڵای ریفراندۆم تاوتوێی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد بکات. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرکی جەبار محەممەد سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسەکانی هەرێمی کوردستان هەروە لە هەولێر و دکتۆر ڕەعەت ڕەفعەت سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژنەوە ڕاگەاندن تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەبین. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ڕیفراندۆم فشارە هەرێمەتی و نێودەوڵەتیەکان بۆ دواخستنی ڕیفراندۆم زیاد دەبن. دوای جەژنی قوربانیش وەفدێکی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان سەردانی هەرێم دەکات. وابڕیارە دوای جەژنی قوربان وەفدێکی هاوپەیمانی شیعەکان سەردانی هەولێر بکات و لەگەڵ بەرپرسانی هەرێم تاوتوێی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بکەن. هاوپەیمانی شیعەکان پێشتر بە فەرمی داوای دواخستنی ڕیفراندۆمی کردبوو لە ئێستاشدا پرۆژەیەکی ئامادەکردووە بۆ چارەسەرکردنی کێشاڵپەسێردراوەکانی هەرێم و بەغدا ئامادەشنین سازش لە سەر یەک پارچەی خاکی عێراق بکەن. پرۆژەکەی هاوپەیمانی شیعەکان باز لە کێشەی نەوت و بودجە و خاک و پۆستەکانی کورد لە بەغدا دەکات. پرۆژەی هاوپەیمانی شیعەکان لە کاتێکدا وڵاتانی جیهان لە سەروی هەمویانەوە ئەمریکا و ئێران و تورکیا لەگەڵەوەدان یەک پارچەی خاکی عێراق بپارێزرێت و کێشەکانی هەرێم و بەغداد بە دیالۆگ چارەسەر بکرێن. لە بەرامبەریشدا هەندێک لە بەرپرسانی هەرێم باز لەوە دەکەن ئەگەر بەدیلێکی باشتر لە ڕیفراندۆم هەبێت ئامادەن دوای بخەن. لا چەند ڕۆژی ڕابردووش هەریەکە لە وەزیری بەرگری ئەمریکا و وەزیری دەرەوەی تورکیا سەردانی هەرێمی کوردستانیان کرد. لە سەردانەکانیاندا پەیامی ئەمریکا و تورکیا گەیەندرایە بەرپرسانی هەرێمی کوردستان. ئەمریکا داوای دواخستنی ڕیفراندۆم و تورکیاش داوای هەڵوەشانەوەی دەکات. ئەوکات وەزیرانی دەرەوە و بەرگری فەڕەنسا لە سەردانەکاندا بۆ هەرێم پشتگیری خۆیان بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بەغدا دەربڕیوە. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ڕیفراندۆمیش فشاری هەرێمایەتی و نێودەوڵەتی لەسەر ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم زیاد دەبن. ئاماژەکانیش ئەوەمان پێدەڵێن. ئەنجامدانی ڕیفراندۆم بەم کرچ و کاڵی ئێستا کە لە ناوخۆدا زەمینەسازی سیاسی و ئابووری و یاسایی بۆ نەکراوە. لە ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتیش کاری بۆ نەکراوە. ناتوانێت ڕیفراندۆمێکی بەرهەمدار بێت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک جەبار بەخێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان لەسەرتان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. پێتان وایە دوای سەردانی وەزیری بەرگری ئەمریکا وەزیری دەرەوەی تورکیا تا وەزیرانی بەرگری و دەرەوەی فەڕەنساش پرسی ریفراندۆم لە بەردەم چ پێشاتێکدایە؟ ئەو جوڵە سیاسانەی کە ئەبینرێ ناو بە ناو و ئێستا چڕ بۆتەوە لەسەر ریفراندۆم بەنسبەت گەلی کوردەوە مانایەگەگەێنێ بەنسبەت کۆمەلگای نێودەوڵەتیەوە مانایەکی ترەگەێنێ. چکە کۆمەلگای نێودەوڵەتی سەرقاڵی شەڕی داعشە خەمی گەورەی ئەو چۆن ئەم هاوپەیمانەتی کە دروستی کردووە تەنها ئاراستەکەی بۆ شەڕکردن بێ لەگەڵ داعش شتێکی لاوەشی تر نێتە پێشەوە بە تایبەتی هێزێکی وەکو هێزی پێشمەرگەی کوردستان کە دەورێکی کاریگەری هەبووە لە ناوچەکەدا و عێراقیش کە ئێستا بینای هێزی سەربازی خۆی و حەشدی شعبیش بە شێوازێکی کاریگەر بەشدارە لەو شەڕەدا تەرکیزی ئەمانە پەرش و بڵاو نەبێ هەوڵێک هەیە بۆ ئەوەی ئەم یەک ئاراستەیە بەردەوامی پێ بدەن. بەڵام ئایا لە بەرامبەردا وەکو میلەتی کورد وەکو نیشتیمانی کوردستان ئایا هەمان تێڕوانین هەیە بۆ مەسەلەی ئەنجامدان یا ئەنجام نەدانی ڕیفراندۆم؟ ئەمە بابەتە گەرمەکەیە. بەڵام بەبووچوونی ئێوە کاک جەبارانی بەلای وڵاتانی ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی دیژە داعش مەسەلەی ریفراندۆم مەسەلەیەکی لاوەکی لە ئێسای عێراقدا زیاترەوان تەرکیزیان لەسەر شەڕی داعشە؟ بە خوێندنەوەی من یعنی ئەوەی کە لە خیتاباتی ئەوان لە قسەکانی ئەوانە دەرئەکەوێ باز لەوەکەن ریفراندۆم یاخود مافی چارەی خۆنووسینی هەموو گەلێک وەگەڵێ مافێکی سەرەتایی ئەو نەتەوەیە یا ئەو گەلەیە. بەڵام لە ئێستادا لەبەرەوەی واقعێک لەم منتیقەیە هەیە داعش یەکێکە لەو مەترسیانی کە نەک منتیقەکە ئێستا شەپۆلەکەی لە ئەوروپایە خۆمان ڕۆژانە لە ئیسپانیا، ئەڵمانیا، هۆڵندا، فنلەندا
لەم وڵاتانە ئەبینین کە مەترسیەکانیش لەوێ هەیە بۆیە ئەوان خەمی سەرەکیان لە ئێستادا مەسلەی شەڕی داعشە بەڵام مافی چارەی خۆنووسین بۆ نەتەوەیەکی وەک کورد شتێکی لاوەکی نییە بەنسبەت بەوانەوە بۆچوونی ئێوە ئەوان بەلاوەکی دەبین لە ئێستاە بەڵێ وەک شتێکی لاوەکی ئەبینن هەر وەک چۆن ئەڵێن ئێستا کاتی نییە ئێوە مافی خۆتانە بەڵام کاتەکەی زەمینە سازیوێ قسەکردن لەگەڵ بەغای ئەوێ لەگەڵ چواردەور ئێوێ ناوخۆی خۆی ئەوێ ینی کۆمەڵێ مفرەدات ئێن بەدەستەوە کە قسەکان وا ئەهێنن کە ئێستا ئەگەر ڕیفراندۆم نەکرێت لە بەرژەوەندی گشت و لە بەرژەوەندی شەڕی دژی داعش بێت. بەڵێ بەس ئێستا دوای ئەو داواکاریانە کە بدوخستنی ڕیفراندۆم هەیە پێ دوای ئەمە لە بەرن چ ئەگرێک داین بۆ مەسەلەی ڕیفراندۆم لە 25 ئەو جوڵانی کە لە ناوخۆیان هەیە ئەو کۆبوونەوانەی کە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ئەوەفتەی کە چوو بۆ بەغداد تا ئێستا ئەومان پیشان دەدا کە جددیەتێک لەلایەن هەرێمی کوردستانەوە بەدی ئەکرێ بە تایبەتی ئەو لایەنانی کە پێکەوە دانیشتن قەراریان لەسەر ئەویان ڕۆژی 25 نۆیان دیاری کرد تا ئێستا جددیەتێک بەدی ئەکرێەوە جەختکردنەوە هەیە لەسەرەوەی 25 نۆ ڕیفراندۆم بکرێ بەڵام مەترسیەکان تۆ ینی نیەت لە مێشکی لایەنەکانە لە مێشکی کەسە کاریگەرەکانی دەوڵەتەکان چ دەوڵەتی چواردەور بێ یا دەرەکی بێ ئەم نێتانە ئەگەر ئەمڕۆ بە نۆعێک بێ ناتوانانی گرنتی ئەوە بکەی لە هەفتەی داهاتوو یا لە کاتی ڕیفراندۆم یا دوای ڕیفراندۆم ئایا هەمان نێت هەیە بە ئاراستەی ئەرێنی یا نەرێنی ئەم پێ دوای گرنتی نییە لە ئێستا بۆ 25 مانگ دوورە بۆ پرسە بکرێت من تەسەورەکەم چونکە 29 ڕۆژمان ماوە لە سیاسەتیشا 29 ڕۆژ کاتێکی دوور و درێژە کۆمەڵێک تەحەولات ڕەنگە کۆمەڵێک ئاڵوگۆڕ هەم لە ڕێی وڵاتان هەم لە ڕێی ناوخۆیی دروست بێ ڕەنگە بە شێوازێکی کە ئەم پێشوازیکردنە لە ڕیفراندۆم و مەسلەی کردنی یانەکردنی بێتە ئاراوە. بەڵام ئەوەی کە ئەو داواکارانی کە هەیە بۆ دواهەستنی ئەم پرسە پێ دوایە دەبێت بەرپرسان هێرن بە تایبەتی ئەوانەی کە بڕیاری ئەوان داوە کە ڕیفراندۆم بکرێ و حیزب لایەن دەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکەن. من یعنی وەکو ڕێی شەخصی خۆم پێم وایە هەر تێڕوانینێک لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم یا ئەنجام نەدانی هەردوو بیر و بۆچوونەکە ئەبێ ڕێزی لێبگیرێ ئەبێ لە جوێکی هێمنە مناقەشەی ئەمە بکرێ ئەو بەڵگانە یا ئەو پاڵپشتیانە چییە بۆ ئەوەی ڕیفراندۆم لە 25 نوێ ئەنجام بدرێ و پێچەوانەکەشی چییە بۆی ئەنجام نەدرێ بۆیە ئەم نقاشە حەقە لە کەشێکی ئارامە لە کەشێکی هێمنە هەرچەنە دۆخی ناوخۆ یعنی وەگەڵێ جۆرێک لە ئاڵۆزی پێوەیە هێدی خەریکە کە بەروارەکە نزیکە بێتەوە جۆرێک لە جددیەت لە هەڵوێستی لایەنەکانە دروستە بێ من پێم وایە ئەگەر بە وەگەڵێ بەجانێکی نیشتیمانیانەوە دوور لە بەرژەوەندی حیزبی تاکی ئەمانە دانیشتن بکرێ ڕەنگە ینی جۆرێک لە پاڵپشتی یا مبەرراتمان دەستکەوێت لەسەرەوەی ئاراستەکان هەمووی یەک بخرێ بە ئاراستی ئەوەی ڕیفراندۆم لە 25 نوێ ئەنجام بدرێ و ئەگەر نەڵێن هەموو زۆری نەش دەنگ بابەوەی بەڵێ بۆ ئەنجامدانی. بەڵام ئاماژەکانەوەمان پێ دەڵێن کە بە 29 ڕۆژی تر یا خوکەمتر لە مانگێکتر ئەو ئاستەنگانە هێن بە تایبەتی مەسلەی ئاستەنگی ناوخۆی لا ببرێن لە بەردەمام پرۆسەیە کە ئاستەنگی سیاسی یاسایی هەیە بۆ مەسلەی ڕیفراندۆم. ئەوەی کە هەیە تا ئێستا بە تایبەتی ئەمە دوو لایەنی سەرەکی ئەتوانین بڵێن بزوتنەوەی گۆڕان پارتی دیموکراتی کوردستان دوو جومگەی وەگەڵێ ژەنگ بەستووی ئەم دوولایانی کە کێشەکان لە نێوانیانە ڕوویاوە تا ئێستا ئیسرارەکەی لەلایەن هەردوو لاوە هەرچەندە لەم دوایە مبادرەیەکە بوو کە بێمەرج پەرلەمان کارا بکرێتەوە بەڵام دوجار ئێمە ئەبێ ئەوە وەگەڵە شرۆڤەی ئەوە بکەین ئەم دوولایەنە دوولایانی سیاسین لە ئایندەیەکە هەڵبژاردن لە 11 هەڵبژاردننی پەرلەمان ئەنجامەدرێ. ئایا مامەڵەی ئەم لایەنانە بۆ ئەنجامدانی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن کاریگەریەکانی لە ئێستایە و بیرکردنەوە بۆ داهاتوو ڕنگدانەوەی نییە لەسەر ئەوەی ئاسانکاری لە ڕێکەوتن لەوەی پێشتر بزوتنەوەی گۆڕانەوەی بەبێ مەرجە بێ پەرلەمان کارا بکرێتەوە. ئێستا پارتی لە کاتی وەگەڵێ ینی کاتە کۆتاییەکانە بەبێ مەرج کارای ئەکاتەوە بەڵام ئەوەی من ینی بۆچوونی منە ئەوەی تەسەوری منە ئەوەی کەوای کردو مووقفی گۆڕان جۆرێک لە ئەحرازی تیاابێ مەسەلەی هەڵبژاردننی داهاتووی 11 پەرلەمانی هەرێمی کوردستانە یعنی چی جوابی دەنگدەرەکانی باتەوە لە کاتێکە
تۆ 20 ڕۆژت ماوە لە 5 مانگیشە هەڵمەتی دەستپێکردنی بانگەشە بۆ ڕیفراندۆم بۆ ئەوەی بەڵێ بەدەستبێنە دەست پێکە یاخود پێچەوانەکەی. بەڵێ سوپاس دەکەم. ئەگەر بچین هەولێر لای کاوی دکتۆر ڕاعەت. کاوی تۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرنجی بەڕێشت بزانم لەگەڵ ئەوەی کە نزیک دەبینەوە لە وادەی ڕیفراندۆم فشاری هەرێمەتی و نێودوڵەتی لەسەر بەرپرسانی هەرێم زیاد دەکات. پێ دوایە لەگەڵ نزیکبوون ئێمە لە بەردەم دوو بژاردن ئەوەی کە ڕیفراندۆمەکە بکرێ یاخود نەکرێت کامیان ئەگەرێکی بەهێزدا بە بۆ چوونیەوە. بەنای خی گەورە میهرەبان سڵاوی خواتان لێبێ. دیارە فشارەکان تازەنینە بەڵکو هەر لە پێشەچی باسکردنی ڕیفراندۆم زۆر لە وڵاتەکان بە تایبەتی وڵاتانی دائیمی بەردەوامی ئەنجومەنی ئاسایش وەکو ئەمریکا و رووسیا و فەڕەنسا و بەریتانیا زۆر بە ڕاشکارانە ئاشکرایانە دژایەتی خۆیان ڕاگەیاند بۆ ڕیفراندۆم. هەروەها وڵاتانی وەکو ئەڵمانیا، هەروەها ئیتیحادی ئەوروپی نەتەوەیەک گرتووەکان، دواتر ئەوە بوو لە وڵاتانی هەرێمی وەکو ئێران تورکیش بە سەرسەختانە هاتنە سەرخەت. بەڕاستی ئێمە هەر وەکو پێشترش باسمان کردووە لە دەستگای ستاندەر توێژنێش تێر و تەسەلمان باسی ڕیفراندۆم کردووە. ئێمە نەکتەنها پێش 2 مانگ باسی ڕیفراندۆممان کردووە لە توێژنێ، بەڵکو لە ساڵی 2014 ساڵی 2014 مەلەفێکی یاسایی نێودەوڵەتی تێر و تەسەلمان باسی چۆنیەتی دەوڵەتی سەربەخۆی کوردستانمان کردو. یەک لە خاڵەکان باسمان کردووە ڕیفراندۆمە. ڕیفراندۆمیش بەڕاستی ئەوەی پێویستە بگوترێ ڕیفراندۆم بۆ گەلێک دەکرێتەوە ژێردەستە بێ، هەروەها وڵاتی خاوەنسیادە بە ئیتیفاق لەگەڵ ئەو وڵاتی خاوەنسیادەکەوە ئیستیعمار و بێگانەیە پاشان بە ڕعایەت و سەرپەرشتی نەتەوەیەک گرتوەکان ئیتیفاقێک دەکرێت لە ئەنجامی ئەو ئیتیفاقە ڕاپرسی دەکرێتە خاڵێک لە خاڵەکانی ئیتیفاقەوە تاریخیشی بۆ دادەندرێ بۆ ئەوی پرس بە خەڵکی ئەو وڵاتە ئەو هەرێمە بکرێ ئایا ئێوە دەتانەوێت لەگەر وڵاتە سەردەستە و داگیرکەرەکەتان بینێن یان ئەوە دەتانەوێت سەربەخۆی ڕابگەێنن. ئەوەیە بەڕاستی حەقەتی ڕیفراندۆم، نەک ئەوەی کەوا ئێستا باسی دەکرێت لە کوردستان ڕیفراندۆمێک بێ هیچ بنەمایەکی یاسایی لە کوردستان هەرێمی کوردستان، بێ هیچ بنەمایەکی یاسایی و کاری دیبلۆماسی لە عێراق، بێ هیچ بنەمایەکی یاسایی نێودەوڵەتی و کاری دیبلۆماسی نێودەوڵەتی. ئەوە بەڕاستی تەنها چاواشەکردن و هەڵخەڵەتاندنی خەڵکە ئەو ڕیفراندۆمە دوای 25/9 کەواتە 25/6 بۆمان دەردەچێ بۆمان ڕوون دەبتەوە ئەو ڕیفراندۆم هیچ ئەسڵ و ئەساس و بنەمایەکی قانونی یاسایی نێودەوڵەتی نییە. ئەو کات حەز دەکەم بەڕاستی دەسەڵاتدارانی کوردستان وەڵامی پرسیارێک بدێنەوە. ئەو پرسیارە ئەوەیە کەوا لە جەزائیر کاتێک ڕاپرسی کرا لە ساڵی 1963 هەمان مانگ لە دوای ڕاپرسی کاتێک لە 80 زیاتر دەنگ بەڵێ بوو، ئەو کاتی هەر لە مانجی دوای مانجی ڕاپرسیەکە ڕاگەیاندنی دەوڵەت سەربەخۆ ئەنجامدرا. لە ئەریتریا لە ساڵی 1993 هەر هەمان 2 مانگ دوای ڕاپرسیەکە دەوڵەت سەربەخۆ ڕاگەیاندرا. هەروەها باشووری سوودان لە 2011 هەر هەمان ئەو ساڵێکەوە 2011 ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆی باشووری سوودان ڕاگەیاندرا. پێمان خۆشە باوەڵاممان دەنەوە دەسەڵاتدارانی کوردستان ئەگەر هیچ ئەسڵ و ئەساسێکی ئەو ڕیفراندۆ بۆ سەربەخۆی هەیە هیچ چۆن بڵێن هەڵخەڵەتانی خەڵکیدانە با پێمان بڵێن بە ڕاشکایی و بە ئاشکرایی ئەو ڕیفراندۆمە لە 25/9 ئەنجام دەدرێ. ئایا لە 26/9 ڕازینە کەوا ئەنجامی ڕاگەاندنی ڕیفراندۆمەکە ڕاگەاندنی دەوڵەت سەربەخۆی کوردستان بێ؟ ئایا لە ئێستاوە کاریان بۆ کردوەکەوە ئەندامانی پەرلەمان و لیستەکانیان و هەروە وەزیرەکانی بکشێنەوە؟ ئەگەر وانە دیارە شتەکان تەنها هەڵخەڵەتانی خەڵکە و خەڵکش لەو چاواشەکاریان باش شارەزاوێست. بەڵێ زۆر باشە، بەڵام بۆ بەڕێز پێوێت تا کوێستا ئامانجی ئەم ڕیفراندۆمە ڕوون نییەوە چاوەشەکاری تێدایە ئەم پرسە. خۆی ئەگەر بگەڕێنەوە پێش چەند مانگێک کاتێ ئیسارەی بابەتی ڕیفراندۆمیان کرد گوتیان ڕیفراندۆم یەکسانە بەسەر بەخۆی، دواتر گوتیان نەخێر ڕیفراندۆم یەکسانە بە ئیرادەی سەربەخۆی، دواتر گوتیان ئێمە ڕیفراندۆم و کارتی فشار بەکاردێن، دواتر ئەو وەفدەی کەوا چوو سەردانی بەغدای کرد زۆر بە ئاشکرا و بە ڕاشکاوانە گوتیان ئێمە ئامادەیمان هەیە پرسی ڕیفراندۆم تەعجیلکەن لە پێناوی 12 ملیار دۆلار. یعنی بەڕاستی شتەکان زۆر واز و ئاشکرانە، ئەوانە بۆ سەربەخۆی نییە، بۆ دەوڵەتی کوردستان نییە، بەڵکو بۆ سێ هۆکاری سەرەکیە پاڵنەرن بۆ ئەویکەوە
ئەو ڕیفراندۆمیان کردوتە چۆن بڵین قەمیس و عوسمان ئەو هۆکار و فاکتەری سەرەکی ئەوەیەکەوە شکستێک لە دوایەکان لە ڕووی ئابووری سیاسی خۆیان داپۆشن هۆکاری فاکتەری دووەمیان ئەوەیەکەوە ئەو مەلەفە قانونی و یاسایانێکەوە لە عێراق لەوانەیە ئیسارە بکرێ محاسبەی دەسەڵاتدارانی کوردستان بکرێ لە مەلەفی گەندەڵی لە مەلەفی دەست بەسەرداگرتنی شنگال لەلایەن داعشەوە لە مەلەفی تەعامل لەگەڵ داعش ئەوانە هەموو مەلەفن هەڵدەدرێنەوە دەسەڵاتدارانی کوردستان دەیانەوە لە ڕێگەی ڕیفراندۆم ئەو مەلەفانە داخن ئێمە بەڕاستی ئەو فاکتەرە سەرچیانە وای کردەوە لە دوای ئیسارەکردنی بابەتی ڕیفراندۆم بن بەڵێ زۆر باشەکە تۆر بەس سەبارەت بە ئەوەی کە ئێمە لە وادەکە نزیک دەبینەوە یعنی ئێستا ئێمە لە بەرێم چاگەرێک داین ئەوەیە کە ڕیفراندۆمەکە دەکرێت بە بۆ چوونیەوە دوای ئەو فشارانە یاخود ناکرێت خۆی بەڕاستی دەمێ خاڵێک بە جوانی ڕوون بکەمەوە ڕیفراندۆم شێوازەکە لە شێوازەکانی دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ بە کوردستان بەڵام تاکە شێواز نییە بەڵکو چەندەها دەوڵەت هەبوونە بەبێ ڕیفراندۆمیش ڕاگەیاندنی دەوڵەت سەربەخۆیان ڕاگەیاندووە و ئێستاش نوێنەریان هەیە لە نەتەوە یەکگرتوەکان ئەوە خاڵ یەکەم خاڵی دووەمیش ئێمە سەربەخۆی کوردستان بۆچی ڕادەگەین ڕیفراندۆم بۆچی بۆ سەربەخۆیە ئەگەر هاتو سەربەخۆیەک وڵاتانی دەوروبەر متمانەی پێ نەبەخشن ئەو سەربەخۆیە ڕازی نەبن هەروەها عێراق ئاعتراف پێ نەکا نەتەوە یەکگرتوەکان ئاعتراف پێ نەکا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کەوا بەردەوام ئەندامە بەردەوامەکانیان ئاعتراف پێ نەکەن کەواتە دەوڵەت مانای چییە ئەگەر ئاعتراف پێ نەکرێت ئەگەر ئاڵات هەڵ نەکەی لە نەتەوە یەکگرتوەکان ئەگەر دیبلۆماتکارەکان و قونسڵەکان لە وڵاتان نەبێت و هەروە دیبلۆماتکار و سەفیر و قونسڵ لە کوردستان لە دەوڵەتی کوردستانی وڵاتان نەبێت هەروە دراوی خۆت نەبێت هیچ وڵاتێک ئاعتراف پێ نەکا دەوڵەت سەربەخۆی ڕاگەاندن مانای چییە یعنی پێم حەز دەکەم ئەو وەڵامان بدرێتەوە ئەگەر هیچ وڵاتێک ئاعتراف پێ نەکا دەوڵەت سەربەخۆی مانای چییە بەڵام ڕەنگە خەڵک لەگەڵ ئەوەشدا بەڕاستی هەروەکو لە توێژنەوەکەش خەڵکی هەروەکو لە توێژنەوەکەش باسمان کردووە ئەو ڕیفراندۆمە بڵێ فەرموو هەروەکو باسمان کردو لە توێژنەوەکەش ئەو ڕیفراندۆمێکەوە باز دەکرێت هیچ بنەمایەکی یاسای نێودەوڵەتی نییە نە عێراق ئاعتراف پێ دەکا نە کوردستان وەکو یاسا خۆی یاسای دەرکردووە نەتەوە یەکگرتوەکانی ئاعتراف پێ دەکا کەواتە ئەو ڕیفراندۆمە بکرێ یان نەکرێ بەڵێ بیان نەخێربی هیچ ئەرزش و قیمەتێکی یاسایی نییە بۆیە هیچ تاکە ڕێگا نییە بۆ دەوڵەت سەربەخۆی بەڵکو و دەوڵەت سەربەخۆی ڕێگای تری هەیە کەوا پێویستە بگرێتە بەر ئەگەر ماوەی بەرنامەکە دەرفەتمان دەتوانین بە تێر دواتر دەگرم و لای بەڕێز لەسەرم قسە دەکەین کاک جەبار سەبارەت بۆ چوونی کاک دکتۆر کە باز دووەکە لەبەرەوەی کە ئەم ڕیفراندۆمە بنەمایەکی یاسایی ڕەنگە لە عێراق و لە ئاستیارێمەتی نێودەوڵەتیش متمانەی پێ نەکردنی و نەکردنی وەکو یەکوە ڕای بەڕێز چێ پێ دوایە ینی بسەبی کەنیونێکم وەکو یەکەم ڕیفراندۆمە من وەک ئەوە ناوەڵامی دکتۆر بەمەوە ڕێز و سڵاوم بۆی هەیە بەڵام وەکو ڕێی خۆم دەری ئەبڕم کردنی ڕیفراندۆم ئەگەر وەکو خواستێ وەکو خەوێکی میلەتی کوردیان نیشتیمانی کوردستان ئەگەر هەموو لایەنەکان پێکەوە لەسەر ئەم پرسە ئەم ئامرازەی کە بەرەو ئامانجێکمانە بە هەمومان کۆک بوویناوێ ڕەنگە ئێستا جەنابی دکتۆر و زۆرێک لە خەڵکی تریش ینی بە حەماسەوە باسی لە 25 نۆڤ کردایە ئەوەی کە تۆزێ هەندێک سار دەکاتەوە مەسلەی ئەو پەرشوبڵاوی ناولایەنە سیاسەکانی حکومڕانە لە هەرێمی کوردستان ڕیفراندۆم یەکێکە لەو ئامرازانەی کە یعنی ئێمە ئەگەر ڕاستە پێم ینی لە ڕووی سڵتەی سیاسیەوە لە ڕووی سیستەمی سیاسیەوە ئەگەر باسکەین 4 دەسەڵات کەسیانیان ڕسمیە دەسەڵاتی یاسادانانە جێبەجێکردنە دادوەریە و دەسەڵاتی ڕاگەیاندنیش هەندێک جار و زۆر جاریش بە دەسەڵاتی چوارەم ناوەبرێ دەسەڵاتی یاسادانان ئەزانین بەهۆی دۆخێکەوە 2 ساڵ یا کەمترە زیاترە پەشی کەوتووە خواست ئەوە بوو کە هەرێمی کوردستان لە دۆخێکی ئێستەقرار و دەساودەستکردنی دەسەڵاتە بواە دیموکراسی بەرقەرار بواە و بە شێوازێکی وەگەڵێک گفتوگۆی لایەنەکان بگەیشتینایەتە ئەو ئەنجامەی کە ڕیفراندۆم وەک ئامرازێک بۆ گەیشتن بە ئامانج کە سەربەخۆیی دەوڵەتی کوردستانە هەنگاوی بۆ بنین بەڵام ئێستا واقعەکەیە یعنی هەنێک جار تۆ هەرێمی کوردستان زۆر جار لە کۆمەلگای نێودەوڵەتیە مامەڵەی لەگەڵ کراوەکەوەی دەوڵەتێ بێ ئەگەر تۆ باسی عێراقەکەی وەک یەکەیەک
کە ئاڵای هەیە لە ئومەمی متحیدا بەهۆی هاتنی داعشەوە ئەم سیادەیە نوقسانی تێکەوت، یعنی بەشێکی زۆری وڵاتی عێراق لەلایەن داعشەوە داگیر کرابوو. بەپێی ئەو واقعە هەرێمی کوردستان جۆرێک لە مامەڵەی دەوڵەتی لەگەڵ کرا، چونکە هێزێکی کاریگەر بوو ئەم هێزە سەرەتای تێکشانی داعش لەوە دەستی ڕەنگە خەڵک کەس گرفتی لەگەڵەوە نەبێت لەگەڵ مەسەلەی سەربەخۆی ئەوانە، بەڵام باز دەکە کەم ڕفراندۆمە جیاوازە لە سەربەخۆی بنەمە یاسایی نیە بەڕێز سەرۆکی کۆمەڵی زانستی سیاسەکانی کوردستانی نیچ ڕیفراندۆمێکی نێودوڵەتی لەم شێوەی کوردستان کراوە بەرهەمدار بوو بێت. من ئەمەوێ ینی ئەگەر وەکو علمی سیاسە باسیکەین جۆرێکە واقعی سیاسی جۆرێکی کەیە، ئەگەر لە علمی سیاسەمێک کە مەرجەکانی تیابێ بۆ نمونە بمانگەێنێ بە دەوڵەت ئەزانی مەسەلەن دکتۆر باسی تەیموری خۆرەڵات و سەودان و کۆمەڵی وڵاتی کرد کە بەهۆی ڕیفراندۆمەوە گەیشتون بە سەربەخۆی، بەڵام ئایا دۆخی ئەو وڵاتانە چۆن بوون؟ دوای شەڕێکی ناوخۆیی ماڵوێرانی نەتەوە یەکگرتوەکان چاودێری ناردوو بۆ ئەوێ، دوای چەند ساڵێک گەیشتوتە و قەناعەتی کە دۆخەکە هێور بۆتەوە، بڕیار لەوە دراوە ڕاپرسیە لەگەڵ ئەم خەڵکە کرێ ئەو فترە زەمەنەی کە دوور لە دەسەڵاتی ناوەندجیاون ئایا سربەخۆییانەوێ یا جارێکی کە بگەڕێنەوە. ئێمە خۆمان بەهۆی ئەو نەهامەتیانی کە بەسەرمان هاتووە نەمانتوانیەوە بگەینە ئەوەی کە نەتەوە یەکگرتوەکان جۆرێک لە چاودێردا بنێ. ئەمە وەگەڵێ دوور و درێژی ئەوێشیکردنەوەی ئێستا واقعەکەیە. شەڕی داعشێکی بوو لەو فاکتەرانەی کە هێزی پێشمەرگە و کوردی بردە ئاستێکی باڵاتر. بۆیە ئەم من باز لە وەگەڵێ سۆز و عاتیفە و ئەوانە ناکەم، باز لە ذهنێتێکی گشتی یەکەم کە بەڵام ئاستا نێودوڵەتێکی چێک جەبارەسە بۆ هیچ وڵاتێک بۆ نمونە ئەمریکا کە سەرۆکایەتی ئەو پەیمانی نێودوڵەتە دژە داعشەکە داوای دواخستنی ئەم پرسە دەکات. چۆن یعنی شەڕی داعش ئەم مەسەلەی بردوتە پێشەوە؟ ئەو هاوپەیمانێتی وڵاتانی دراوسێ و تەنانەت بەغداد کە ئێستاش ئێمە لەگەڵیانای داواکەن ئێستا کاتەکەی نییە. ئەمە وەگەڵێ شەڕی دیبلۆماسیە. تۆ ڕیفراندۆم ئێمە پێشتر کاربەدەستانی دەسەڵاتداری هەرێم باس لەوە ئەکرا کە ڕیفراندۆم بۆ وەرگرتنی ڕێی خەڵکە و دواتر هەنگاوی تری بە دوادادێ. کاکە ئەگەر ئێمە وا بیرکەینەوە ڕیفراندۆم 25 نۆ ئەکرێ وەک دکتۆر وتی 26 مانگ ئیعلانی دەوڵەت ئەکرێ، ئەمە وانە. دوای هەنگاوی ڕیفراندۆم تۆ من باسی پێشتر باسی نێتم کرد ئایا ڕەتفعلی یا کاریگەری ئەم دەوڵەتانە لەگەڵ بەغایە ئەگەینە چی ئەنجام، ئەمانە تەحەکوم لەسەر ئەوواکە هەنگاوی دووهەم بۆ سەربەخۆی هەنگاو بن. بەڵێ باس وەڵامی و پرسیاری پێشتر ینی نمونەی ئەم جۆرە هەیە کە وڵاتی گەیاندە بە سەربەخۆی کوردستان بۆ نمونە حیزبەکان لە بری دامەزراوەکان بڕیار لە مەسەلێکی گرنگ و چارن و ساز بدەن؟ من یعنی ئەسە نمونەیەکم لە خەیاڵان نییە، چونکە ئەوەی تەیموری خۆرەڵات ئەوەی باشووری سۆدان ئەوەی من ئاگامەیە لە ڕووە یاسایەکە بۆ نمونە یاسای نەبێت دامەزراوەی موسەساتی بڕیاری لێنەدات، نمونەی ئەوە هەیە؟ تەسەور ناکەم نمونەی وا هەبێ، بەڵام واقعەک هەیە کاک حەکیم، واقعەک هەیە لە هەرێمی کوردستانە ئێستا وەک گوتم ساڵ و ئەوەنەیە یاوا نزیکی 2 ساڵە بێ پەرلەمانی هەرێمی کوردستان پەکی کەوتووە. ئێمە لەبەروی لە هەرێمێکان شڵەژانێکی ئەمنی سیاسی هەبوو، یعنی بە ئەمری واقع جۆرێک وەگەڵێ لە بەڕێوەبردننی حکومڕانی ڕۆشتۆتە پێشەوە. دوجار ئێمە لە ڕووی واقعیەوە لە ڕووی ڕاستگۆییەوە سیرکەین پەرلەمانی هەرێمی کوردستان پێکهاتووە لە چێ؟ پێکهاتووە لەم حیزبانە کە نوێنەریان ناردۆتە پەرلەمان. لە دنیا دروست ئەوە بوو ئێمە لە 2013 دەنگمان داوە بە نوێنەرەکانی خۆمان، ئەمان ئەگەر لە جێوێکی ئیستقرار و وەگوتم جۆرێک لە دیموکراسی بەرقەرار بواە زۆر دروست بوو، زۆر کاریگەرتر بوو، وەگەڵە سەربەرزانەتر بووین ئێمە لە پەرلەمانی کوردستان بگەشتینایەتە ئەم قەرارە. بەڵام واقعێک دروست بوو، ئەم واقعە پێشترە و ئێستا دەرفەتێکەیە لە کۆتایەکانی شەڕی داعشایە کاک حەکیم، جۆرێک لە تۆ باس سەیری شڵەژانی مەنتەقەکە بکە. دەوڵەتانی عەرەبی سعودیە و چوارەکەی تر لەگەڵ قەتەرا ئێستا لە کێشەیەکان، یەمەن ئەوە وەزعێتی، سووریا ئەوە وەزعێتی، تورکیا ئێستا لەگەڵ ئەوروپا و زۆربەی وڵاتەکان کێشەی هەیە. ئێران لەگەڵ ئەمریکایەوە وردەوردە لە ئیتفاقی ئەتۆمی خەریکە بەرەو پاشە کشێتێ. لەم دۆخە ئاڵۆزە تۆ ئەگەر فرسەتێک وەگەڵە نێ قۆزیتەوە ئاخر کە ئیستقرار دروست بوو ئێمە بیرمان کرێتەوە. وەزیری دەرەوەی ئەم چوار دەوڵەتەی کە بە عێراقیشەوە ئەگەر لەگەڵ لەسەر هەموو شتێ ناکۆک بوونایە لەسەر دژایەتیکردنی کورد یەکسەر
کۆبوونەوە ئەکرات 2 کیلۆمەتر بۆ کۆبوونەوەکەنی ئێستا کۆبوونەوە ئەکرێ بەڵام هاوکێشەکان گۆڕاوە پێگەی کورد گۆڕاوە و سەردەمەکە سەردەمی سپاس دەکەم دواتر دەگرێن بۆ لای بەڕێز بەڵێ بینیدانی بەڕێز ناوبەرێکی کورتمانەیە دوای ناوبەرەکە دەگرێن و لای کاوی دکتۆر ڕاعەت لەگەڵمانە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە. ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دوبارە بەڕێزان کاک دکتۆر ڕاعەت ئەگەر بگەرەمەوە لای بەڕێزت پێشتر بەڕێزت باس لەوە کرد ئەم ڕیفراندۆمە لەبەرەوەی ئیشکالی سیاسی بڵێن ئیشکالی یاسایی هەیە نامانگەێنێت بە سەربەخۆی وەکردن و نەکردنی وەکو یەکە بەس ڕەنگە خەڵکیش بپرسێ مەسەلە چ جۆرە ڕیفراندۆمێک بەرهەمی دەبێت ئەوەی کە بەڕێز دەڵێ ئەم شێوازە بەرهەمی نییە بۆ مەسەلەی سەربەخۆی. بەڵێ سوپاسان دەکەم بەڕاستی دەمەوێت تەنها ئەو خاڵە ڕوومکەمەوە مەسەلەی پرسی یاسایی بوون. ئەمە سێ جۆرە کارکردنمان دەوێت یاسایی بوونمان دەوێت. لە کوردستان پێویستمان بە یاسایی و سیاسیە، یعنی پێویستمان بە کارێکی یاسایی و سیاسی هەیە بۆ سەربەخۆی کوردستان. لە عێراق پێویستمان بە کارێکی یاسایی و سیاسیە بە هەمان شێوە، بەڵام لە دەوڵەتە هەرێمیەکان و نەتەوەیەک گرتوەکان و دەوڵەتە زلهێزەکان پێویستمان بە کارێکی یاسایی نێودەوڵەتی دیبلۆماسیە. حەز دەکەم ڕوونی کەمەوە سەبارەت بە کوردستان یاسایی واتە لە پەرلەمانەوە یاسای بۆ دەرچێت، سیاسی واتە پێویستە حزب و لایەن و گروپە سەرشێ سیاسیەکانی کوردستان یەک ئامانج بن و کۆک بن لەسەر بابەتی سەربەخۆی ڕاپرسی. ئەوە لە کوردستان نە یاساییە و نە سیاسیە، هیچیان نییە. سەبارەت بە عێراق سیاسی ئەوەیەکەوە لەگەڵ حزب عێراقیەکان قسە بکرێت و هەوڵ بدرێتەوە متمانە بەدەست بێنرێ بۆ ئەوی بتوانین سەربەخۆی بەدەست بینین. ئەو کارە نەکراوە، تەنها ئەوەی چوونە ئەو وەفدانێت چوونە تەنها باسی پارە و پایە و پۆست و پلیان کردووە، بەڵکو باس سەربەخۆی کوردستانیان کردووە. من دەمەوێت تەنها یەک نمونەت بۆ بێنمەوە کاک سەعدی ئەحمەد پیرە کاتێک
پێشەوەی بچن وەفدەکە بچی بۆ عێراق گوتی ئمە 55 مادەی دەستوری عێراقیمان لەگەڵ خۆمان کردوتە مەلەفێک و دەیدەین بە عێراقیەکان بۆی کەەوە ئەم پێشێلیان کردووە هەر لە عێراق بوو لە دوای یەک دوو کۆبوونەوە وتی ئێمە ئەو مەلەفەمان بۆ خۆمان هێناوە نەمانداتەوەوان ناشی دەین ئەوان کەواتە ئەوەی لەوێ باسکراوە تەنها پارە و پول و پایەیە باسی سربەخۆی و دەوڵەتی کوردستانی و یەک لە سەرکردە هەر گەورەکانیان کاگڕۆژ گوتی نەباسی جوداییمان کردو نەباسی سربەخۆیمان کردو نەباسی دابشکردنی عێراقمان کردووە نازان باسییان کردووەکەواتە شتەکە وازح و دیارە سیاسی ئەوە دەوی بە سیاسی لە ڕێی حزبە عێراقیەکان یەکلا بکرێت یاساییە پێویستە پرسی سربەخۆیی و ڕیفراندۆمی کوردستان لە ناو پەرلەمانی عێراق باز بکرێت حزب سیاسی کوردستانیەکان لە ناو پەرلەمانی عێراق بیکەنە خاڵێک ئەجێندای پەرلەمانی عێراق لەوێدا بڕیارێکی تەشریعی بۆ دەرچێ بۆ ئەوی پرسی سربەخۆیی کات و شوێن و تاریخی بۆ دامدرێ کەوا بڵێن لەوەندێ ئەوەندا عێراق مولزیمە کەوا لەو مێژووە ڕیفراندۆم ئەنجام دات و هەروەها لە دەرەنجامەکەشیدا مولزیمە عێراق مولزەمە کەوا کار بە دەرەنجامەکەی بکە ئەوانە هیچ نەکراوە لە دەستوری عێراقی پێویستە دەستوری عێراقی دەستکاری بکرێت بامان شێوە تاریخ و مێژوویەک دامدرێ بۆ ڕاپرسی و بۆ سربەخۆی کوردستان ئەوەش نەکراوە کەواتە لە کوردستان نە یاسایی نە سیاسی کراوە لە عێراق نە یاسایی نە سیاسی کراوە لە ڕووی نێودەوڵەتیەوەش باسی ئەوم کردووە یاسای نێودەوڵەتی یاسای نێودەوڵەتی بێ مەلەفی کوردستان سربەخۆی کوردستان لە حەقل ئینفیساڵ پێویستە بکرێت بە حەقل ئیستقلال يعني حق تقرير المصير واتە مافی جیابوونەوە بگۆدرێ بۆ مافی چارەی خۆنووسین چکە مافی جیابوونەوە زۆر زەحمەتە زۆر ئەستەمە وڵاتەکان دانی پێدانانن بە تایبەتی ئەگەر ئەوە لە مادەی 1 و 2 بەڵێ مافی چارەی خۆنووسین ئەوەیە دەوڵەتە ئیستعماریەکان خۆیان داکۆچی دەکەن کەوا ئەو دەوڵەت و کیانانەی لە ژێردەستیانە سربەخۆیان پێبەخشن و بە لە ڕووی نێودەوڵەتیەوە ماف و ئەرچیان لەسەرشانە بەڵام حەق الانفیساڵ ئەوەیەکەوە تۆ بەشێکی لەو عێراقا ئێمە وایە خۆمان وەکو کورد دەزانین لە ساڵی 1920 لکێنراوین بە عێراق بە زۆرە ملێ بەڵام لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئێمە بەشێکین لە عێراق چۆن بەسرا بەشەکە لە عێراق ناتوانین جودا بیتەوە چۆن مووسڵ ناتوانین جودا بیت چۆن بەغداد ناتوانین بە هەمان شێوە هەر سێ پارێزگاکە کوردستان هەروە کەرکووک دیالە ئەوانە ناتوان جودا بنەوە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئەوە پێدەن مافی جیابوونەوە بۆیە ئێمە پێویستە ئەو مافی جیابوونە بکە حق تقریر المەصیر مافی چارەی خۆنووسین ئەو کاتی کارەکان زۆر ئاسان دەبی عێراقش دێتە ژێرباری ئەوەی کەوا متمانە و اعتراف بە دەوڵەتی سربەخۆی کوردستان بکە لە ڕووی دیپلۆماسیەش بەڕاستی هیچ کارێک نەکراوە نە لە نەتوویە گرتوەکان ئێمە نمونەیەک دەینەوە ئێستا فەرمانگەی دەرەوەی پەیوەندی دەرەوەکانی کوردستان بزانین چی کارێکی کردووە توانێتی چ وڵاتێک ڕازی بکە بۆ سربەخۆی کوردستان هەر ئەوەی هەر وڵاتێک هەڵدەستەوە بچووکە گەورە دەڵێ ئێمە دژی ڕیفراندۆمین کەواتە لە ڕووی دیپلۆماسیشی چیان نەکردووە ئێستا ئەگە بەڕاستی دەوڵەتی یاسا هەبا و کوردستان پەرلەمان کارەبا ئێستا دەبا فەرمانگەی پەیوەندی دەرەوەکان بچووکیان تا گەورەیان هەمیان لێ پێچینەوە لەگەڵ بکرابە و محاسبە بکران و سزا بدرابان بەڵام بەداخەوە کوردستان ئەو کەسانێکەوە چاکە دەکەن سزا درن بەڵام ئەوانێکەوە خراپە دەکەن سزا نادرن ئەوە لە ڕوویەکەم باسی هەروەها کاک جەبار باسی ئەوەی کرد چی ڕیفراندۆمەکان نمونە ئەمە نمونەت بۆ دەینەوە ئەو نمونە پێنیم بەڵام نمونەت بۆ دەینەوە دەڵێم جەزائیر لە 62 ڕیفراندۆمیان کردو یەکسەر سەربەخۆی ڕاگەندراوە ئەریتریا ڕیفراندۆم کراوە لە 93 یەکسەر سەربەخۆی ڕاگەندراوە باشووری سوودان ڕیفراندۆم کراوە یەکسەر سەربەخۆی ڕاگەندراوە باسی ئەوەی تەیموری ڕۆژهەڵاتی کرد تابان ئەوانە هەمویان بیدایەت کۆسۆڤە تەیموری ڕۆژهەڵاتە ئەوانە شەڕ و جەنگ بووە لە نێوان ئەو کیان و هەرێمێکەوە دەوێت سەربەخۆ بێت لەگەڵ خاوەن سیادەکە لە دوای شەڕەکە ئوموم متحیدە و ئیتیفاق کراوە لە نێوان دەوڵەتەکە لە ناو دەستوری ئەو وڵاتە مێژوویەک و تاریخێک دانراوە بۆ ڕیفراندۆم بۆیە کاتێک ڕیفراندۆمەکە ئەنجام درراوە یەکسەر سەربەخۆی ڕاگەیەندراوە تەمەشا دەکەین ئەوە نەکراوە لە کوردستان ڕیفراندۆمەکە لە دیوەخانی حیزبەکان بڕیاری لەسەر دراوە هیچ ئەساسێک قانونیشی نیە بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگرم وڵای بەرز کاک جەبارێک بگرم وڵای بەرز سپارەت بە و داواکارنەی ئێستا هەیە بۆ دواخستنی ڕیفراندۆم لە ئاستی ناوخۆی ئەم داواکاری هەیە لە ئاستی عێراقەتە لە ئەمریکاش داوا دەکات پێ دوای ئێستا بە خوێنەوەی بەرز لە مواقع قازنج لە کامیان داوە کە لە 25 مانگ
بە بێبوونی یاسا و ئەوانە بکرێت یاخود دوا بخرێت و زمینی سازی بۆ بکرێت؟ ئەوەی کە ئێستا هەیە سەبارەت بە یاساییکردنی ئەم پرۆسەی ڕێفراندۆمە وە گوتمان کاتمان لەبەردەست ماوە تا ئێستش لایەنە سیاسەکان باز لەوەکەن کە پێش کۆتایی ئەم مانگە پەرلەمان کارا بکرێتەوە ئیتر ئایا کاراکردنەوەکەی هەر پێنج لایەنەکە یا لایەنەکانی تریش پێکەوە بەشدارن یا بە شێوازێکی کەیە ئەوە جارێ ڕوون نەبووەوە چونکە دانووسانەکان بەردەوامە لەسەر مەسەلی ئەوەی دواکەوتنی ڕێفراندۆم ئەو وەفدەی کە چووە بەغا و سەرۆکی هەرێمیش کە ناوبەناو لەگەڵ چین و توێژەکانە کۆ ئەبێتەوە یعنی زۆر جار بە تایبەتی کاتێک کە ئەمریکیەکان هاتنە لای باسی لەوە کرد گرنگتیەک ئەگەر هەیە جا گرنگتیەکە نێودەوڵەتیە یاخود لەلایەن عێراقەوەی و ئەو گرنگتیە قەناعەتمان پێیەکە ڕەنگە قابلی دواخستن بێ بەڵام ئەوەی تا ئێستا ینی هەنگاوەکان کە بەدی ئەکرێ تا ئێستا ئیسرار هەیە ینی جەختکردنەوە هەیە لەسەر ئەوی 25 ڕێفراندۆمەکە بکرێت بۆ مەسلەی ئەوەی کە ڕێفراندۆمێکی بەرهەمدار بێ بەم کورتچکاڵێ بکرێتە یان دوا بخرێ بە بۆ چوونیەوە باشترە؟ کاک حەکی من ینی سەیری زهنێتی خەڵکەواز لە سیاسەکان و حیزبەکان بێنە یعنی تۆ تەماشاکە لە دوێنەیە بوو ئاهەنگێک کرا لە ئەڵمانیا بوو زۆربەی کوردەکانی من ینی قەناعەتم وایە کوردەکانی زیاتر باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشووریشی تیا بوو بە حەماس و جۆش و خۆشێکەوە حەماسە ئێستا لەناو خۆدا هەیە من ئەمەوێ باسی ئەوە بکەم ینی کورد وەکو زهنێتی گشتی خۆی لەگەڵ ئەوایە ئەمڕۆ نابیانی ڕێفراندۆم و سربەخۆی ئەنجام بدرێ بەڵام بەرچی ئەکەوین بەر واقعەکەکەوین لە باشووری هەرێمی کوردستانە کە لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و دواتر گۆڕان دواتر یەکگرت و دواتر کۆمەڵ و لایەنەکانی کە جۆرێک لە ئەتوانین بڵێن پاشەکشیان لە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بەرقەرار کرد پێش زۆر باشە بەڵام ئێستا بۆ نمونە پارتی مەسەلەن پارتی ڕەنگە پەرلەمانی پەخس بێت ئەی لایەنەکانی تر لە چیدا مەسەلەن یەکێتی شەریک بۆ لایەنەکانی تر لە پرۆسەی دیموکراسیان دواخستووە بۆ نمونە لەو عینادەی کە لە دانووسانە ئەکرێ یعنی جۆرێک لە ڕازگۆیی نییە دائیمە ئەوەی من خوێندنەوەم هەیە بۆ لایەنە سیاسەکان دائیمە خۆیان ئەبینن لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنان لە بەردەم جەماوەرەکەی خۆیانان چۆن خیتابێ بن سۆز و دەنگەکانی ئەم جەماوەریان مسۆگەر بکەن لە کاتێکە ینی لە وڵاتانی ئەوروپا ئێمە ئەمریکاش ئەگەر بە نمونە بێنینەوە کە سیستەمێکی دوو حیزبیە یعنی ئەوەی کە باش نەبێ بە یەکتری ئەڵێن دیموکراتەکان بەرامبەر کۆمارەکان و بە پێچەوانەوە بەڵام کە هەڵبژاردن تەواو بێتتر دۆخی حکومڕانی جۆرێک لە سقامگیری وەرئەگرێ ئەم نمونەیە ناتوانین ئێمە وەگەڵە کۆپی بکەین بەسەر هەرێمی کوردستانە چونکە هەرێمی کوردستان هەم وەگەڵە لە ناوجەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە کولتورێکی کە زاڵترە بە سەرمانە کە ئێمە وەکو فرۆی دەڵێ هەموو ڕەفتارێکی مرۆڤانە دوو دافع کۆنتترۆلی ئەکا دافعی یەکەم دافعی جنسیە دافعی دووەم دافعی بوون بە عەزەمەیە بوون بە وەگەڵێ مەزنترینە بۆیە لە ناخی هەر تاکێکی کورداوە ئەمەش وێنە بکە بۆ حیزبەکان بۆ کەسایەتی ناو حیزبەکان دایمە ئەوە خۆی مەزنتر بێ یعنی دۆخێک لە وەگەڵێ بڕوابوون بەوەی هەموو مرۆڤەکان یەکسانن بەڵام لە مەوقعی کارکردنا فڵان لە فیسارنی و هەموو لایەنەکان ئێستا بەرپرسیارن لە پاشەکسەی دیموکراسی بە ڕێژە بڵێ ڕێژەی سەرەکی بەرپارتی دیموکراتی کوردستانەکەوێت کە ینی لە بیدایەتە لە سەردەمێکە جۆرێک لە لوودبەرزی لە خۆیان بەدی ئەکرد و بۆ دانووسان ینی من سەیرم پێدێ لایەنە سیاسەکان کە وەگەڵە شارەزاییان لە دانووسانە هەیە لە کەناڵەکانی ئەعلامەوە کە کاتێ ئەیانەوێ دانووسانێ بکەن مەرجێکیان داناوە ئەگەر تۆ مەرجداناوە بۆی دانووسانەکەی بۆیە باشتر وایە لە مێزی گفتوگۆ کە دائنیشی بگەیتە ئەوەی شتێک ببەخشی شتێکی جوەر بێت بەڵام بەو واقعی ئێستا بۆ مەسەلەی ڕێفراندۆمەکە بە بۆچوونیەوە کامیان قازانجترە بۆ ئایندەی کوردستان لەم بارودۆخە گرژ و ئاڵوزناو ماڵی کوردی بکرێت یا دوا بخرێت زەمینە سازی بۆ بکرێت بۆ نمونە تا 25 ئەگەر پەرلەمان کاران نەکرێتەوە یاسای بۆ دەرنەکرێت بژێوی و خەڵک باش نەکرێت ئەوە لێهاتووی قیادەی سیاسی پارتی دیموکرات و ڕاوێژکارەکانی دەوری دروستکەری بڕیارە کە ئەتوانێت جۆرێک لە ڕۆڵ ببینێ چۆن ینی واقع ئەگەستا هاتۆتە پێشەوە لەوانەیە ئەگەر ڕازگۆ بین تەماشا بکەین لە هەرێمی کوردستانە جۆرێک لە تاگڕەوی لە دەسەڵات و لە دەستگرتن بە جونگەکانی حکوومەت و حکومڕانی لە هەرێمی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان باڵا دەستە
ئەگەر جۆرێک وەگەڵێ لە کرانەوە لە پێنا و بەرژەوەندی گشتیە تۆزێک تەنازل لەو دەسەڵات و هەیمەنە بکەن و هەموو لایەنەکانی کە بە بەشدار و بە شەریکی حەقیقی بزانن ئەتوانن دۆخێک بێنە پێشەوە ئاشتەواییەک بەرقەرار بێ و ڕێفراندۆم باشترین ئامرازە بۆی ئەو یەکانگیرە سیاسیە لانی کەم بۆ قۆناغێک دروست بێ کە ئێمە قۆناغێکە وەگەڵێ وەرچەرخانێکە لە مەرحەلەیەکە و بۆ مەرحەلەیەکی باشترە ڕووی بەڵام وەگەڵێ ئەم عینادیکردنە ئەم خۆ بە زلزانینە ئەم سیرکردنی ئەوەی کە کەسانی تر لایەنی تر شاگردە ئەمە خزمەت بە دۆزی نەتەوەی و نیشتیمانی ناکە. سپاس دەکەم کاک جەبار. کاک تۆرەگە بگرم و لای بەڕێزت کاتشمان کەمەوە سەبارەت بە ئەو دەنگانەی کە داوای دواخستنی ڕیفراندۆم دەکەن بەم بارودۆخی ئێستا ئەوەیە کە هەندێکیان دەڵێن ئەمە کاتێکی زۆر گونجاو هەندێکیان دەڵێن کاتێکی نەگونجاو یعنی ئێستا ئێمە لە بەردەم چیناوەیە کە دوا بکرێت باشتر یاخود ئەوەی کە لە 25 نۆ بکرێت. خۆی هەروکو باسمان کرد بەڕاستی ڕیفراندۆم و دەوڵەت سەربەخۆ پرسێکی نێودەوڵەتیە ئەوەندەی ناوخۆیی نییە. من دەڵێم ئەگەر هەموو هەر 5 حزبە سەرچێکە هەروە حزبە پاشکۆیەکانیش هەموو ئیتیفاقی سیاسیانێ بێکەوە دەوڵەت سەربەخۆ ڕابگەین بەڵام ئەگەر پرسە نێودەوڵەتەکەیان یەکلان نەکرد بێتەوە ئەترافی دەوری و باوەڕی نێودەوڵەتیان لەدەست نەبێ ئەو دەوڵەت سەربەخۆیە ڕناگەێنرێ ناشتواندرێ دابمەزرێ داژمەزرا لەبار دەچێ تەنها خەڵک کە زەرەر دەکا زەرمەند دەبێت. بۆیە مەسەلەی ڕیفراندۆم لە 25 نۆ دەکرێ یان ناکرێ هەروەکو باسمان کرد هیچ ئەرزش و قیمەتێکی یاسایی نێودەوڵەتی نییە هەروەها یاسای عێراقیشی نییە یاسای کوردستانیشی نییە بۆیە بکرێ نەکرێ لە 25 مانگ لە دوای 25 مانگ هیچ لە واقعی سیاسی و هەروەها واقعی ئابووری و دەسەڵاتی کوردستان ناگۆڕێ. بۆیە مەسلەی ئەمە بەس نمونەیەک دێنمەوە. سەدام حوسێن بۆ ئەوی بزانینکەوە دەستکاریکردنی سنوور زۆر مقدسە لە ڕووی یاسە نێودەوڵەتەکان هەروەکو میساقی متحیدە لە مادەی 1 زۆر بەڕون و ئاشکرای باسی کردووە کەوا ئاسایش و ئەمنی نێودەوڵەتی پابندە دەبی هەموو وڵاتەکانی سنوور پارێزن نابی سنوورەکان دەستکاری بکرێت. کاتێک سەدام حوسێن کوێتی گرت ئێمە دەمەوێت ئەو ڕوونکردنەوە بدەم کاتێک عێراق چوو کوێتی گرت لەبەرەوەی کوێت گرتنی کوێت دەستکاریکردنی سنووری عێراق و کوێت بوو هەموو وڵاتە نێودەوڵەتەکان هاتنە سەرخەت و ئەنجومەنی ئاسایش و بڕیاری ئەویان داکەوە لە عێراق بدەن. بە هەمان شێواز لێکردنەوەی کوردستان دەوڵەت ڕاگەاندنی کوردستان بەبێ دعم و پشتگیری نێودەوڵەتی بە هەمان شێواز دەستکاریکردنی سنووری عێراق ئەویش پێی رازی نابن. بەڵام بە جیاوازیەک ئەو کاتی سەدام حوسێن توانی ڕەزامەندی و پشتگیری 6 وڵاتی عەرەبی بەدەست بێنێ بەڵام کوردستان نەیتوانێت کەرتە وڵاتێکیش ڕەزامەندی بەدەست بێنێ. بەڕاستی بۆ نمونە فەڵەستین و ئوردن و سوودان و جەزائیر ئەوانە هەموو پشتگیری سەدامیان کرد لەگەڵ ئەوەشدا لەبەرەوەی لەگەڵ یاسە نێودەوڵەتەکان دژ بوو لە کوێت دەریان کرد و سەدام حوسێنیشیان بە و دەردەبردکەوە هەمومان. بەڵێ زۆر باشە. دوا پرسیارم زۆر بە کورتی کاک دکتۆر سەبارەت بەوەی کە باز دەکرێت کە دوای جژن وەفدی هاوپەیمانی شیعەکان سەردانی هەرێم دەکات پێ دوایە ئێمە لە بەردەمەوەداین کە لەگەڵ عێراقدا ڕێبکەون ئەو لایەنێک کە ئێستا بڕیاری ڕیفراندۆمیان داوە؟ وەڵام من هەر لە بیدایەتەوە باسم کرد ئەوانە ئەسڵەن مەبەستیان لە ڕیفراندۆم سەربەخۆی و وڵات نەبووە بەڵکو مەبەستیان ئەوە بۆکەوە چۆن پلەپایە بەدەست بێن چۆن مەلەفەکانیان بشارنەوە چۆن بتوان شکستەکانیان بشارنەوە. بۆیە ئەگەر لە هەر مفاوەزات و دانوستانێک زیاترین پارە و پۆستیان بەدەستکەوت زۆر بە ئاسانی ڕیفراندۆم و سەربەخۆی بەلاوە دێنێن و گرنگەوە لەگەر وحدەتی عێراق و دروستکردنی عێراقێکی نوێ و هەروە و قسە ئینشایانێکەوە هەموو جارە دەیکەن. بەڵێ سوپاس دەکەم کاک جەبار سەبارەت بە کێشەکان نێوان هەرێم و بەغدا دوا پرسیارم پێ دوایە کە دوای جژن سەردانی هەرێم دەکەن شتی نوێ بێتە ئاراوە؟ هەموو سەردانێک هەموو بینینێک وەگەڵێ دەرەنجامی خۆی هەیە بەڵام بە بۆچوونی من عێراق خۆی ئەوەنە وەزعی باش نییە تاکو بە یەک و یەکگرتوویی بتوانێت بڕیار بدا لەو عیلاقە ئاڵۆزەی لەو پەیوەندی ئاڵۆزەی لە پێشترا لەگەڵ هەرێما هەیەتی بتوانێت بە دانیشتنێک و دوان ئەمانە چارەسەر بکە. ئەمە جۆرێک لە نمایشی دیبلۆماسیە من قەناعەتم هەیە یعنی عێراق کێشەکانی خۆی ناتوانێت چارەسەرکاتی ئەوی لەگەڵ هەرێمی کوردستانە. زۆر سپاس بۆ بەڕێز جەبار محەممەد سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسیەکانی کوردستان کە لە سودوی سەرەکی لەگەڵ مامی ڕا زۆر بەڕێز دکتۆر ڕعد ڕەفعات سکرتێری دەستگای ستاندارد بۆ توژنەوە ڕاگەیان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.